خانۆکەم داگیر کراوە بۆی شێبووم نیە نزیکەمەوە چونکە خانۆکەم دێشی تایە بۆتە مەقەرێکی عسکەری ڕێک ئەوەیە کە بەسەر تۆ هاتۆ دەڵێ ماڵ لە خاوەن ماڵ حرامە زوڵمان لێ کراوە دەربەدەر کراوێن ئێستاکەش هەمان شێوە جارێکە بە بەرنامەیەکی تایبەتی خۆیان دوای تێپەڕبوونی دوو مانگ بەسەر داگیرکردنی ماڵی هاوڵاتیەکی کورد لە گوندی تۆپساوی چونری پارێزگای کەرکووک ئەمڕۆ لەسەر سکاڵای هەمان هێز خاوەنی ماڵەکە بە سزای 6 مانگ سیندانی سزا دەرا من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خاوەنی ماڵەکە بکەم مامی ئیبراهیم سڵاو لێبێت پێم بڵێ ئەمڕۆ چوویتە دادگا چیان بەتوت دادگای کەرکووک ئیمڕۆ وەکو بڵێن ئاشکرایە لە هەمووی کە باسم کرد من کە سەردانی دادگام کرد لە قازی بڵێن 6 مانگ سزنی بۆ من سەپان بەس عقاب بەتەنفیذ بەس لە حاڵەتێکە من ئەگەر کێشەیە دروستکەم هەر شتێکم محکەمەکە لە سزاکەم زیاد دەکاوتە بێ بە 3 ساڵ ئەنجە من بۆیە ئەمڕۆ لە من قەوماوە ڕۆژێکە بەخوا لە هەمان شێوە لە خەڵکانی تۆپزاوە و سنوورەکانی شناغە و داقووە و شتە هەموو قەومێ ئەمە هەنگاوێکە بۆ تعریبکردنی شاری کەرکووک حقیقەت زۆر خەتەرناکە بەڕاستی داواکەم لەو کەسانێک کە کار بەدەستن خاوەن دەسەڵاتن بە حقیقەت چاوێ بخشێن مەسەلەی کەرکووکەوە چون کەرکووک زۆر گرنگە بۆ کورد چونکە ئیمڕۆکە ئەممانە وەکو ئیشەکان بە شێوەیەکی ئیشەکان بە بەرنامەیەکیان داناوە فی سەبیلەوەی کە هەستی پێ نەکەی ئیمڕۆ منیان سزادا و خانۆکەی منیان داگیر دوو ڕۆژێکە مەجموعەی کەمان هەمان شێوە بە محکەمە تاکبانیەکەن فی سەوەی زەجێکی عێلامی دروست نەبێت یەک لە یەک داگیری بکەن بکەن کاکە ئێوە خەڵکی خاوەنی ئەم شوێنین ئێمە خاوەنی ئەم شوێن ئێوە دەربەدەر بڕم بۆ جۆرەی خۆتان لە چوە هاتوون بڕم بۆیە تاپۆی ڕۆشت نییە مامی ئیبراهیم من تاپۆی خۆم هەیە بەناو باپیرەمەوە هیچ کێشەیەکم نییە بەسەوان بڕوا بە تاپۆی من اعتراف ناکەن چونکە کاتی خۆی کێمە دەرکەیان لەو سنوورە ئەو تاپوانە هەموو کرایە ناو وەزارەتی دیفاع بەڕاستی نمونەیەکیکە لە هەموو مهمتر بە حقیقەت من کاتی خۆی مناشەدەیەکم کرد بۆ برین کاک خالید دای وەزیر دیفاع شخصیا وەزیر دیفاع خۆی لەبان چیوە توجه بالإخلاء البيت ئمڕۆ لە خۆم پرسیارم لە زابطەکە کرد عەقیدێ بووناوی عەلی وتم ئەمام کتابەتان پێواتە وتی هاتووە وتم ئەی بۆ جێبەجێ ناکەن هیچ جوابێکی نەبوو من جا بە حقیقەت یانی ئەمە نووسراوی وەزیری دیفاع کە دەڵێت پێویستە خانووی ئەم هاوڵاتیە مامی ئیبراهیم چۆڵ بکرێەوە بێتەوە بەخۆی لە سەرڕای ئەوە ئەمڕۆکە 6 مانگ سزای تویان داوە بە زیندانیکردن ئەمە لە پای چی لە پاوەی کە ئێمە خەڵکی ئەم شارێن حەقی خۆمانە زوڵمان لێکراوە دەربەدەر کراوێن ئێستاکەش هەمان شێوە جارێکە ئەوانەیە دەربەر ناکەن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بە بەرنامەیەکی تایبەتی خۆیان ئەوەش تاپەکەمە بۆ نمونە حقیقەت ئەگەردانەوە سەر پیشان بدەن تاپەکەم بەڕاستی بەناو باپیرەمەوە هیچ کێشەیەکی نییە بەس ئەلێ ئەم تاپۆی لای ئێمە ناخوا ئەم عەرزەی تۆ ئێستا عایدی وەزارەتی دیفاع ئەمە ڕێک ئەوەیە کە بەسەر تۆ هاتۆ دەڵێ ماڵ لە خاوەن ماڵ حرامە وبحقيقة قصير راسته إما يسبون غريب بحقيقة إما صاحب حقني لا وأنا إما غريبين وأنا هاتو تم كركوك ودواي بروسي آزاد العراق أصلا لا وأنا بلي بروسو يعني حكمي رجام رخاوة لا زور هر لو أنا عقبة كم زاد التو عندي قسم كل بحشويش بلي وتماتين تسل عندي أوانك عقلي أوانك براتي وتم دواي رخان دين الرجام نموت دواي تغيير الديموغرافيا في منطقة كركوك حرب جوي لقسكا من ناقل بحق قازك تناول جوي لقسكي صابتك جوي لقسكا من ناقل نكي ويك بك ينسينا كامل هر كان ما وك لم جوي بدا بوجو كدرت ستونا تايم سنة خانوكم داجي كراوا بيش يبو منين نزيكم چونك خانوكم ديشي تايب بود مقرش عسكري وتت سربازەکانی نێو خانووەکەم تەلەفۆنت بۆکەن بۆچی تەلەفۆنت بۆ دەکەن والله ئەوانە وەکو نازانم چی بڵێم بە حەقە دەربارەن جوندەکان تقریبا حتا معان 3-4 کەسیان تەلەفۆنیان بەم کردووە حەجی احنا ئێمە مسلمانین و نوێژ و تەعات دەکەین لەخوا پەڕێنەوە و داوات لێکەین گردنمان عەزاب بکەیت چونکە خانووەکەت داگیر کراوە چونکە خانووەکەت داگیر کراوەتم کاکە داگیرکراوە بووە تو بۆچ نایی توش بەشێکی لەو مەسەلەیەکە داگیر کراوە وتی ئێمە عەبدولماموورین دەسەڵاتمان نییە و ئەتوانین بۆ خۆت مراجعەی سەرەوە بکەی بۆت هەر کاتێ وتیان چۆلەکەی چۆلێک زۆر سپاس ئەوەی گوێبیستی بوون خاوەنی خانووەکە بوو مامی ئیبراهیم باسی لەوە کرد کە ئەمڕۆکە دادگای کەرکووک بڕیاری داوە بە 6 مانگ سزادان زیندانیکردنی ئینقاف تەنفیز واتە سزاکەی لە دەرەوەی زیندان بەڕێ دەکات وەکو باس جێگەی باسە ساڵی پار سوپای عێراق زیاتر سکاڵای لەسەر 20 جوتیار و هاوڵاتی گوندی تۆپزاوە کرد و لە نێوان مامی ئیبراهیم بوو بە بیانووی ئەوەی کە موڵک و ماڵی دەوڵەتی داژی کردووە ئەوەی کە جێگەی باسە وەکو بینیتان نووسراوی وەزیری بەرگری عێراقی لەلایە کە
گوتوویەتی لە نووسراوەکەیدا پێویستە ئەو خانۆ بدرێتەوە بە خاوەنی ماڵەکە، بەڵام ئەو هێزەی کە لە نێو خانۆکەدان ئامادە نین ئەو خانووە چۆڵ بکەن و ئەوەی کە جێگای سەرنجە تاوکو ئێستا کێشەی مامی براهیم چارەسەر نەکراوە و هاوکات داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکان بەدێن بێن بەدەمیانەوە تاوکۆی کە کێشەکەی چارەسەر بکەن.